گفتگوی زیاتر بکەم لە سەبارەت بە سەرژمێری ئەو پرۆسەیە یاخود پرۆسەی سەرژمێری کە ئەنجامدانی پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستانیشە لەگەڵی کە میوانم عەبدوزەهرە هەنداوی وتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراقیە. ئەم کاتتان باش بەڕێز بڕیار بوو کە 20 مانگ سەرژمێری ئەزموونی بکرێت. بۆچی بۆ 26 مانگ دواخرا؟ شكرا جزيلا. باس بۆ ئێوە سڵاوێکی گەرم بۆ ئێوە و بینەرانی کەناڵەکەتان لە بەغدا و سڵاوتان لێبێت. بە دڵنیاییەوە ئامان سلە و سەرژمێریە بۆ ئەوەیە ئامادەکاری بکەین، بە تەواوی ئامادەکاری بکەین هەموو کێشەکان چارەسەر بکرێن. چیدا جیاوازی هەبێ لە کاتەکان لە هەفتەیەک یاخود لە چەند ڕۆژێک ئەمە ئامانزلەوە گەشە بدرێت بە هەوڵەکان و بیرۆکەکان بۆ دەرەنجامەکە و ئایا کارەکان چۆن بەڕێوە دەچن و هەموو شتێک بەباشی بەڕێوە بچن. بۆیە ئەم دواخستنە ڕوویدا بەهۆی ئەوەی هۆکارەکە زۆر سادە بوو، تێیدا درەنگ بووین لە بەدەستگەیشتنی ئامێرەکان کە درەنگ گەیشتنە عێراق لە کاتی گواستنەوە بە درەنگ گەیشت، بۆیە ناچار بووین وادەکە دوا بخەین و بەرهێنانمان کردو لە ئەو چەند ڕۆژە تێیدا بۆ تەواوکردنی چەندین داواکاری لەسەر ئاستی ژینگەی ئەلکترۆنی بۆ سەرژمێری. ئەم دواخستنەوەش ئەرێنی بوو نەک نەرێنی بۆ ئامانجی ئەوەی گەشە پێدانی بیرۆکەکە چارەسەرکردنی سەرانسەر ئەو کێشانێک کە لەوانەیە سەرهەوە بدات لە گۆڕەپان. کادرەکانمان لە ڕاهێنان ئێستا لە ڕاهێنان بەردەوامن لە سەرانسەر پارێزگاکان. باشە بەرز هەنداوی بن دێمە سەر ڕاهێنانەکان و ئەو کارمەندانی کە دەستنیشان کراون، بەڵام پێش ئەوانە بابزانین چەند لیژنە بۆ ئەنجامدانی سەرژمێری دانیشتوان پێکهێنراوە و ئەو لیژنانە با بڵین گرتوخانەکانیش سەردانی گرتوخانەکانیش دەکەن، چونکە ڕەنگە هەندێ بەندکراو هەبن کە خەڵکی عێراق نەبن بەڵام ماوەی بەندکردنەکان لە عێراق بێت، ئەوانش ئەچنەوە چوارچێوەیەوە. لەبارەی ئەو لیژنانە ئەو چەندین بابەت لە خۆ دەگرێت. لەبارەی لیژنەکان دەڵێم دەستەی باڵای سەرژمێری بە دیدگای ئەو هەروە هاوتای ئەو دەستەیەش لە هەرێمی کوردستان دەستەی باڵای سەرژمێری لەگەڵ ژوورەکانی ئۆپەراسیۆن و لەگەڵ بەڕێوەبەرایەتی جێبەجێکاری لە نۆ کەرتی جیاوازی کارەکانیان دەکەن، ڕوبەرەکەشیان جیاواز دەبێت لە کارەکانیان لەو کەرتانە لە بابڵین لە کەرتی تەکنۆلۆژیای زانیاری لە یاسا بەڕێوەکارگێڕی دارایی کەرتی تەکنۆلۆژیاکان و ڕاهێنان و هەروەها کەرتی میدیایش. ئەو کەرتانە هەر یەکە و پلانێکی هەبووە تاواکاری دەکات لە کۆتایی پلانەکەی بۆ سەرژمێری تەواوی دانیشتوان و لیژنە باڵاکان لە هەموو پارێزگاکانی عێراقدا هەن، لەلایەن پارێزگاکانەوە لەلایەن بەڕێز پارێزگاری ئەو پارێزگایانە ڕێکخراون و لە لقەکانیشیان لەسەر ئاستی پارێزگایەکە پێکهێنراون بەو شوەیە کە باسمان کرد لەو کەرتانی کە ئاماژەمان پێدا دەتوانین ئاماژە بۆش بدەین. بەڕێز جێگیری سەرۆک وەزیرانی عێراق لە پەیامێکی بۆ هەموو پارێزگاکان زۆر چاکە ئەوە ژمارەی لیژنەکانمان زانی بەڕێز هەنداوی دەمەوێت سەبارەت بە کارمەندانی پرۆسەی سەرژمێری دانیشتوان پرسیار لە بەڕێستان بکەم کە ئەو کارمەندانە کێن کە ڕاهێنانیان پێکراوە لە چه توێژێکن و چەند کارمەندن؟ بەڵێ لەبارەی سەرژمێری چەندین کادر دەگرێت لە وەزارەتی پلاندانان نزیکەی 1000 توێژەرن. ئەوان ڕاهێنان دەکەن ئێستا و ڕاهێنانەکانیان لەو هەفتەیە کۆتایی دێت، لە کۆتایی هەفتەیە کۆتایی دێت تاوەکو دەست بە کارەکانیان بکەن. لەبارەی سەرژمێری گشتی دانیشتوان ژمارەی ئەوانی بەشدارن زۆر زیاترە، لەوانەیە 120,000 کەس من 120,000
کادر کە تێیدا بەشدار دەبن توێژەر بە تایبەت لە هەرێمی کوردستانیش بەشداری دەکەن ئەو توێژەرانە ئامادەکاری دەکەن لەلایەن وەزارەتی پەروەردەشەوە ڕاهێنانیان پێ دەکرێت چونکە کادری پەروەردەیی و لە وەزارەتی پەروەردەوە ئامادە دەکرێن و ئامادە دەبن بۆ سەرژمێری گشتی دانیشتوان لە پرۆسەی دانانی ژمارەکان لە مانگی سەبارەت بە فۆرمی سەرژمێریەکە زانیاری لە بەڕێستەوە وەربگرن ئەو فۆرمە چ جۆرە هەڵبژاردنێکی تایە بۆ نمونە لە ڕووی ئاینەوە لە ڕووی زمانەوە یا لە ڕووی نەتەوەوە بە تایبەتی مەبەستیشم ئەوەیەکە لەبارەی کەرکووکەوە بزانم ئایا لێرەدا هیچ کاریگەریەکی لەسەر کەرکووک ئەبێت چونکە بۆ خۆتان نەزانن چ کێشەیەک لە کەرکووک هەیە لەبارەی لیستی سەرژمێری لە ڕاستیدا لە هیچ پرسیارێک نابێت لەبارەی نەتەوە و هیچ پرسیارێک نابێت لەبارەی مەزهەب تەنیا بۆ ئاین پرسیار دەکرێت پرسیار لەبارەی ئاینی کەسەکە دەکرێت و پرسیارەکانی دیکە کە تایبەتمەندیەکانی ژیانی دانیشتوانە ئەو تایبەتمەندیانە لە خۆ دەگرێت تەندروستی لە خۆ دەگرێت تایبەتمەندیەکانی دانیشتوان پەروەردە کار و خزمەت گوزاریەکانی ئەو کەسە ئەمە ئەو بەرەسەرەکیانن ئەو بابەتە سەرەکیانن کە لیستی سەرژمێری لە خۆی دەگرێت نزیکەی هەفتە پرسیار لە خۆ دەگرێت لەو لیستە تایبەتەی بۆ سەرژمێری گشتی دانیشتوان لەبارەی ئەو ناوچە کێشە لە سەرەکان یاخود فڕەڕەنگ وەکو پارێزگای کەرکووک پلانێکمان داڕشتووە پلانێکی تەواو بۆ ئەنجامدانی سەرژمێری گشتی دانیشتوانی و پارێزگایە بە تایبەتی لە دوای بڕیاری دادگای فیدرالی لە ساڵی ڕابردوو یا لە چەند ساڵی ڕابردوو دەرکرا کە جیاوازی کرد لە سەرژمێری لە مادەی 140 دەستور و سەرژمێری گشتی دانیشتوان دادگای فیدرالی گوتی هیچ پەیوەندیەک نییە لە نێوان ئەو دوو سەرژمێریە کە لە مادەی ئەو سەرژمێری لە مادەی 140 باسی لێوەکرا بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کێشە لە سەرەکانە ئامانجی وەزارەتی پلاندانان بۆ دروستکردنی بنکەیەکی زانیاریە لە هەموو عێراق لەخۆ بگرێت و یارمەتی دەریش دەبێت بۆ پلانەکانی گەشە پێدان لەبارەی پرسیاری نەتەوەیش ئێستا بابەتەکان ئاسانتر بووە باشتر بڕێوە دەچێت سەرژمێری گشتی دانیشتوانی کەرکووک بە پارێزگاکانی دیکەش لە خۆ دەگرێت بۆ نمونە لە ناوچەکانی فرەنەتەوە با بڵین لە کەرکووک تیمێک دەبێت نوێنەرایەتی هەموو پێکاتەکانی ئەو پارێزگایە دەکات کە سەرژمێری لەو ناوچانە ئەنجام دەدەن. عەبدوزەهرە هەنداوی گوتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق.